لەبارەی هێز و زاڵیەتیەوە قسەمان کرد. زاڵیەتی و هێز دووشی جیاوازن. لە سروشتا ئاوانیە کە کالیکلیس دێڵێ ئەوەی بە هێزە بە سروشت دەبێ زاڵ بێت. چونکە ئەگەر بە سروشت دەبێ زاڵ بێت دەبێ هەر ئەوەی بە هێزە بە ناچاری، ینی بەبێ ئەوەی خۆی بیەوێت، و ئەوی تریش کە لاوازە بەبێ ئەوەی خۆی بیەوێ ئەم بەهێزە زاڵ بێ بەسەر لاوازەکە. تەوان ئەگەر ئەمە ڕوو بدا ئەوە چ لە عالەمی ماددا ئەو پارچەیە کە لە ناو گەردوونە بەهێزترە ئەوانی تر دەخاتە ژێر سێتەرەی خۆی، و لە ناو عالەمی حیواناتی شا و حیوانەی لە هەمویان بەهێزترە ئەوانی تر لە ناو دەبە. لە ناو عالەمی ئینسانی شا و ئاچیرەت و قەبیلەیە کە هێزێکی جەستەیی زیاتریان هەیە ئەوانی تر لە ناو دەبن. بەڵام ئەمە لە ڕاستیە ئەتیباردانەنانە بۆ یەک دنیاشتی تر کە لە ناو سروشتا ئیش دەکەن، چونکە هەرەوەی لە ناو گەردوونە هەیە و لە ناو وجودا هەیە، تەنها هێز نییە شتانێکی تریشت. و خۆی هێز محکومە بە سیستەم، بە نظامێک کە بۆ ئاراستەبوونی دانراوە، و کالیکلیس حسابی بۆ ئەمانە نەکردووە. لە ئەوانەی پێشوو شتەکانمان ڕوون کردەوە لە مۆزۆی ئەو دوو بابەتەمان ڕۆشن کردەوە. ئێستا دەچینە سەر مۆزۆی مڵکیەت و یەکسانی. تامان یەکێک لەو شتانەی کە ئەم دێ باسی دەکا مۆزۆی یەکسانی. ئەو پێ وایە یەکسانی لە هێزە، یەکسانیە لە مڵکە، وەکو چۆن یەکسانی لە ینی هێز و زاڵیەتی هەردووکیان یەکسانن وەکو یەکن، ینی ئەگەر کێ بەهێزترە چەند بەهێز بێ ئەوەندەش زاڵی. لێرە لە نێوان یەکسانی و مڵکیەتە ئەوێنە دروست دەکاتەوە پەیوەندیە. یەکسانی هێز و مڵکیەت، یانی ئەگەر هاتوو هێزەکانی ناو کۆمەلگا یا ناو عالەمی حیوان یا هەر لە ناو عالەمی ماددا، چونکەم وەک یاسایەکی گشتی تامیمی دەکا بەسەر هەر سێ گیانەکە، ئەوەی چەند هێزی هەبێ وەکو چۆن ئەوەی چەند هێزی هەیە ئەوەندە زاڵە، ئەوەندەی چەند هێزی هەبێت ئەوەندە مڵکیشی هەیە. یعنی ئەوەندە خاوەنداریەتی لە شتەکان دەکا و ئەوەندە حەقی هەیە ئەو شتانە ئەو تەسەڕفیان پێ بکە، نەک یەکێک لەو کە هێزی کەمترە. تەبەن بۆ ئەمەش فکرەی یەکسانی، چۆن فکرەی ستەمکاری کالیکلیس دەڵێ لاوازەکان دایان هێناوە بۆ ئەوەی لاوازی خۆیانی پێ بشارنەوە و لە ڕێگەیەوە وا لە بەهێزەکان بکەن مارەسەی هێزی خۆیان نەکەن. بامان شێوە فکرە یەکسانیش پێی وایە لاوازەکان دایان هێنا. تەبەنم بابەتەی کە لێرە کالیکلیس باسی دەکات دواتر هەر لە سەرەتای سەرهەڵدانی فەلسەفەی ئەوروپی ئەم بابەتە زیندوو دەبێتەوە بە شکڵێکی زۆر زۆر بەهێزتر ئەمەی کە کالیکلیس باسی دەکات. ئەوە دروست دەبێت کە ئایا ئینسان بە سروشت شەڕەنگێزە یا ئینسان شەڕەنگێز نییە. یعنی ئایا بە ئەسڵ ئینسان ڕق و کینە و ئەمانە حکمی دەکات و شەڕەنگێزی حکمی دەکات، یا ئینسان کایەنێکی ئاشتی خوازە و ئینسان دژی ئینسانەکەی برایی نییە. تاوان ئەم دوو تەسەور هەیە لە ناو فەلسەفەی ئەوروپیا، هەر لە سەرەتای بیرکردنەوەی ئەوروپی نەک فەلسەفەی ئەوروپی. ئەویش بیرکردنەوەی هۆبز و ڕۆسۆیە. هۆبز پێی وایە هەر بە تەبیعەت ئینسان حەزی بە زاڵبوونە، بەڵام ڕۆسۆ پێی وایە بەس سروش مرۆڤ وانە بووە، دواتر وای لێ هاتووە و ئەوەش وای لێکردووە مەوزوعی مڵکیەتە. تەبان تەسەورەکەی هۆبز تەسەورێکی کالیکلیسیە، ینی کالیکلیس
چۆن هۆ بس دەڵێ بە تەبیعەت ئینسان شەڕانگێزە، لای کالیکلیسیش بە تەبیعەت ئینسان شەڕانگێزە. یعنی حەزی لێیە لەوەی کە ئینسانەکەی تر ئەگەر لاواز بوو هەر شتێکی هەیە بیبا حەز دەکا ئینسانەکەی تر لەناو بەرێت. بەس لای ڕۆسۆ ئەمە لەو کاتەوە دروست دەبێت کە مڵکیەت پێیا دەبێت. لەبەرەوە لای ڕۆسۆ سەرەتا یەکسانی هەیە. سەرەتا ئینسانەکان یەکسانن. چۆن یەکسانن؟ یەکسانن تەبەن لە چیە؟ لە مۆزۆی مڵکە. لێرە کە باسی یەکسانی دەکرێت زۆر جار ینی مۆزۆکە ڕەبتە بە مڵکەوە. چی؟ من و تۆش، من و تۆ ئەوەی هەمانە یەکسان بێت، من زیاترم نەبێت لە تۆ. هەر وەکو لێرەش کالیکلیس ئاماژەی پێدەدا، دەڵێ منداڵەکان وا پەروەردە دەکەن کە بەهێزەکانیانەوەی کە هێزیان هەیە جورئەتی ئەوە نەکەن ئەو هێزیان بەکاربێنن بۆ ئەوەی زیاتر بەدەست بێنن لەوەی کە ئەوانی تر هەیەە. چونکە ئەمە نەریتەکە یاساکە پێی وتون، یاسا کۆمەڵایەتەکەی کە ئێمە دامان ناوە، نەک یاسای سروش، ئاوا پێی وتون ئەگەر شتێکی وا بکەن ئێوە تووشی ناشرینترین شت دەبن کەستەمکاریە. تەبەن ڕۆسۆ ئەم یەکسانیە کە کالیکلیس بە وەزعی دادەنێ، ینی ئەمە دانراوە مەوزوعی یەکسانی وەک یاسایەک وەک نەریتێک لاوازەکان دایان ناوە، شتێکی سروشتی نییە. ئەمە بە پێ کالیکلیس ئەوە دانراوە، بەڵام ئەوی تر کە زاڵبوونە سروشتیە حکومکردنی هەست. بەس لای ڕۆسۆوانە، لای ڕۆسۆ یەکسانیەکە سروشتیە. و ئەو پێ وایە مرۆڤ لە سەرەتا ئاوا بووە، چۆتە شوێنێک ئەوەندەی خواردووە بە فەرزەن بەلای باخێکا تێپەڕیوە، بەلای دارستانێکا تێپەڕیوە، ئەوەندە میوەی خواردووە کە برسێتەکەی لابایتر شتی زیادەی هەڵ نەگرتووە. یعنی ئەوە نەبووە کە بڵێ من دوای سەعاتێکی تر، دوای 5 سەعاتی تر برسیم هەبێ، برسیم دەبێ بە بڕێکیش لێکەمەوە هەڵی گرم لەگەڵ خۆم خەزنی کەم. ئەڵێ ئەم فکرەی خەزنکردنە، ئەمبارکردنە کە مڵکیەت دروست دەکات، کە تۆ ئەمبارت کرد یانی چی؟ ینی لێت کردەوە و کردت ئیتر حەقی ئەوانی ترت نێش کە ینی حەقی ئەوانی تر لێ دەکەیتەوە و ئەمباری دەکەیت. بەوەی کە لێت کردووەتەوە و جات کردووەتەوە بۆ خۆت، دەبیتە ڕێگل لە بەردەم ئەوەی ئەوی تر بێت کە هی خۆیەتی سروش پێیداوە سوودی لێ وەرگێ. لەبەرەوە تۆ ئەوە بەشی ئەوانی ترە ئەمباری دەکەی بۆ خۆت. ئەڵێ لە سەرەتا مرۆڤەکان ئاوا ژیاون و قانونە سروشتەکە ئاوا بووە، هەر کەسە ئەوەندەی پێویستی بووە لەو خواردنەی کە تەبیعەت بەخشیوێتی لە ڕێگەی درەختەکان و گژ و گیا و شتانێکی ترەوە، ئەوەی کە خۆراکە بۆ هەر ئەوەندەی لێ خواردووە کە برسێتەکەی نەیەڵێ، زیادە لەوە بیری لەوە نەکردوێتەوە شتێک هەڵگرێ بۆ دواتر کە برسی دەبێتەوە. و ئەو پێی وایە لەو زەمەنا بیرکردنەوە وجودینەوە. بۆچی؟ چونکەەوە بیرکردنەوەی وا دەکا کە تۆ ئەم زیادەیە لێکەیتەوە لای ئەو تەوان لێکەیتەوە. بۆچی؟ چونکە حساب دەکەیت تۆ دوایی برسی دەبێتەوە بۆی دوایی بەکاری بێنی و نەچی خۆت ماندووکەی. لە کاتێکە ئەمەی لێت کردوێتەوە هی یەکێکی ترە، تۆ نابێ بیل لەوە بکەیتەوە ئەرێ دوای ئێوارە من برسیم بوو چی دەخۆم، ئێوارە گەیشتیتە هەر شتێک گەر خۆراکێک ئەوە بەقەدەر ئەوەی کە هەیە دەیخۆیت. ئەڵێ لەم سەردەما بیرکردنەوە نەبوو، کە بیرکردنەوە پەیابوو ئینجا مڵکیەت پەیابوو. ئەڵێ کە مڵکیەت پەیابوو ئینجا شەڕ و شۆر لە نێوان مرۆڤەکانە دروست بوو و مرۆڤەکان یەکتریان دەکوشت و وای لێ هات کە هەموو کەسێکی تر بکوژێ. لێتر وای لێ هات کە ئینسانەکان بەرەو نەمان بچن. ئەڵێ ئەمە بەوەی ئەمەوە ئەم فەوزایە کە دروست بووە کە لێرایتر شەڕەنگێزیەکە دەکەوێتە ئیش، ینی پێی وایە بیرکردنەوە شەڕەنگێزی هێناوەتە ئاراوە.
کە شەڕەنگێزیەکە کەوتە ئیشکە هێزێکی کاولکەرە بۆەوەی ئەم هێزی کاولکاریە ڕاگیرێ دەبێ ئێتیفاقێک دروست بێت ڕێککەوتنێک لەو ڕێککەوتناکە و ناوی دەنێ پەیمانی کۆمەڵایەتی هێز ئەو هێزەی کە بە هەڕەمەکی بەکاردێنرێت لە گروپێکا کۆ دەکرێتەوە و ئەو گروپە خاوەنی بەهێزەکەن ئەوە یەکە لە هەمویان بەهێزترە ئەمانی تر یاسایەک دادەنێن بۆ ئەوەی هەمووی پەیڕەوی ئەو یاسایە بکە بەڵام تەبان ئەو هێزەش کە لەوێ هەیە چی دەکا بۆ جێبەجێکردنی ئەو یاسایەیە یعنی لێرە هێز دەبێتە وەسیلەی جێبەجێبوونی یاساکان یعنی هێز لە پێناو یاسادایە لێرە بەڵام لەوێ لای کالیکلیس یاسا بۆ ئەوە دانراوە کە هێز سەرکوت بکە کە هێز نێڵە ینی قانونی سروش لای ئەو نەفی بکاتەوە تەبانەوە دوو تەسەوری تەواو جیاوازە قانونی سروش نەفی بکاتەوە بۆچی بۆ ئەوەی یەکسانی دروست بێ ینی ئەوەی کە لای کالیکلیس ناسروشتیە لای ڕۆسۆ سروشتیە و ئەوەی کە دانانین یاسا یەکسانی دروست ناکات لای ڕۆسۆ یەکسانی خۆی بە شکڵێکی سروشتی هەبوو ینی یەکسانی خاصیەتێکی سروشتی سەردەمی ئەو سەردەمە بۆ کە سروش لە ناو مرۆڤەکانە حکمی کردووە تاوان هەم تەسەورەکەی ڕۆسۆ هەم تەسەورەکەی هۆبز و کالیکلیس حسابیان هیچی بۆ ئیرادەی ئینسان بۆ عەقڵ بۆ بیرکردنەوە تەنانەت لای ڕۆسۆ بیرکردنەوە هەر شتێکی خراپە بیاچی نەکبەتی ئینسان هەیە بەهۆی ئەوە دروست بوو کە ئینسان بیری کردەوە ئەگەر بیری نەکردایەتەوە هەر ئاوا بەبێ بیرکردنەوە بژایە ئەو کاتە موڵکیەت دروست نەدەبوو ئەو جەنگە نەدەکەوتە نێوان مرۆڤەکان کە ئەو جەنگەش کەوتە نێوان مرۆڤەکان بۆ ڕاگررتنی ئەو جەنگەی تر چی دروست بوو قانونی وەزعی دروست بوو ینی مرۆڤ لە قانونی سروشتیەوە حکمی قانونی سروشتی بەرەو قانونی وەزعی ڕۆشت ئە لێرەوەی تر دەوڵەتداری و ئەو شتانە دێنە ئاراوە بەڵام لای کالیکلیس پێی وایە قانونەکان ئەو یاسایانەی کە هەن لاوازەکان دروستی دەکەن بۆ ئەوەی سروش حکم نەکا لە کاتێکا سروش ئەو یاسایانە هەمیشە دەبەزێنێ و حکمی خۆی دەکات و بەڵگەی بۆ ئەمە چییە بەڵگەی بۆ ئەمە ئەوەیە کە دەوڵەتە بەهێزەکان شەڕ لەگەڵ بەهێزەکانە هەڵدەگیرسێن و زاڵ دەبن بەسەریانە و ئەمە دەکا قانون نییە ئەو یاسایی دانراو نییە ئەو یاسایی کە ئێمە دامانەوە ئەوە چییە ئەوە یاسای سروشتە طبعاً نمونەی تر دێنێتەوە بەڵام هەموویان ئەمانە ڕەبتن بە موڵکیەتەوە ینی لەوێ لای ڕۆسۆ لە دۆخە سروشتیەکە یەکسانی هەیە و موڵکیەت وجودی نییە بەڵام لای کالیکلیس موڵکیەت ئەوەی نەفی موڵکیەت دەکاتەوە نەریتە ینی یاسا وەزعیەکەیە نەک یاسا سروشتیەکە یاسا سروشتیەکە نەفی موڵکیەت دەکاتەوە داوای یەکسانی دەکات و داواکردنی یەکسانی نەفی یاسای سروش دەکا و وا بەهێزەکان ناچار دەکا کە هێزی خۆیان بەکارنێنن ئەلێرا تەوان لێکدژیەکەیە بەهێزەکان کە بەهێز بوون حەسەبە یاسای سروشت هیچ شتێک ڕێگری ناتوانێت بکات لەوەی کە ئەم هێزیان بەکارنێن بەڵام ئەم پێی وایە بەهێزەکان توانویانەوە لە بەهێزەکان بکەن کە هێزەکەیان بەکارنێنن ئەی ئەگەر ئەمە وابێ کەواتە بەهێزەکان لە ژێر فەرمانڕەوایی چیان بەهێزەکانن ئەی لە کاتێکا لای ئەو قانونی سروشت ئەوە دەخوازێت کە بەهێزەکان فەرمانڕەوای بەهێزەکان بکەن فەرمانڕەوایی بەهێزەکان بکەن کەچی هەر لێرە خۆی کە دێت باسی نەرید دەکا بەبێ ئەوەی باسی ئەومان بۆ بکات لاوازەکان فەرمانڕەوایی ئەوە دەکەن ئەمە دەشارێتەوە ئەی لە کاتێکا کاتێ لاوازەکان دەتوانن وا لە بەهێزەکان بکەن هێزی خۆیان لە شوێنەکە بەکارنێن و لە شوێنەکە بەکاری بێنن یعنی چی؟ یعنی
هێزی بەهێزەکان لەژێر فەرمانڕەوایی چیایە؟ لاوازەکان هەیە. ئەمە سەبەبەکەی چیە کەوتووەتە ئەم غەڵەتەوە کالیکلیس؟ چونکە حسابی بۆ تەنها هێز کردووە، ڕادەی هێز کردووە، حسابی بۆ ئاراستەی هێز نەکردووە. و هێز لە خۆشیە ئەو وەکو ئیرادە تەسەوری کردوێتەوە، نەک ئیرادە ئاراستە دەدا بەهێز، شتێکی جیایە لە هێز. ئەلێرا لاوازەکان بەهێزەکان ئاراستە دەکەن، ینی هێزی بەهێزەکان ئاراستە دەکەن. ئەوە لاوازەکانن بە بەهێزەکان دەڵێن نابێ هێزەکەت بەکاربێنی، کەواتە چی؟ کەواتە بەهێزەکان لەژێر فەرمانڕەوایی لاوازەکان. ئەمەش تەبەن لێک دژیەکی ترە. ئەو دەڵێ ئەگەر وابێ کە ئەم باسی دەکا کالاساس ئەمە بەوەی کە ئەمە براوەتە مێشکی بەهێزەکانەوە، بەهێزەکان لەبەرەوە قبوڵیە و یەکسانیە دەکەن و پێیان وتاوەوە عیبە، ئەوە ناشیرینە. لە کاتێکە ئەمە ناشیرینە و ینی قبولکردنی ئەمەی کە شتێک ناشیرینە و عیبە و فلانە، ئەمە لە ڕاستیە هەر خۆی گریمانەی شتێکی تر دەکا کە لە ناو بەهێزەکان هەیە جگە لە هێز. چونکە هێز ئەمە ناخوێنێتەوە ئەوە جوانە و ئەوە ناشیرینە، ئەوە باشە و ئەوە فلانی. و لێرە بە دەرکردنی ئەمانە هەموو ئەلێرەوە ئەو هاوکێشەیە دروست کردووە و بە جۆرێ دروستی کردووە کاتی ئێمەش ئەمانە دەسڕینەوە هەست دەکەین ئەوەی ئەو دێڵێ ڕاستە، بەڵام کاتی ئەمانە دێنینەوە ناوە ئەو کاتە ئیشکالیەتی ئەو مشکیلەیە دروست دەبێت لە فکرەکەی کالیکلیسە. مۆزوعی مڵک لەگەڵ یەکسانی وەکو وتمان لێرە کە مۆزوعی یەکسانی دێتە پێشەوە، یەکسەر مۆزوعی مڵکیەت تەرح دەکرێت. کاتێ ئێمە کە تەسەورەکەی کالیکلیس دەخوێنینەوە لە ڕاستیا دەبینین هێز ئەسلی مەوزوع نییە. لە کاتێکە ئەو هێز بە ئەساسەکە دەزانی، ئەو هێزەکە لەوێوە بەهای هەیە، تان لەوێشەوە بەهای نییە کە ئەمە زاڵ دەبێ بەسەر ئەویترا، لەوێوە بەهای هەیە لەبەر ئەوەی دەتوانێت زاڵ بێ بەسەر ئەویترا دەتوانێت زیاتری لەو هەبێت. ینی ئەسلی مەوزوعەکە چییە؟ مڵکیەتە. بۆچی؟ چونکە کالیکلیس خۆشبەختی لە چیا دەبینێ؟ لە مڵکیەتا دەبینێ. ینی ئەم کەسە ئەم شتانەی هەیە بۆیە خۆشبەختە. بەڵام هێز و زاڵیەتی چین؟ شتانێکن بۆ بەدەزێنانی ئەمەی کە ئەم کەسە دەیەوێت پێویستێتی. کاتێک ئێمە باز لە یەکسانی دەکەین، یەکسانی خۆی نەفیکردنەوەی مڵکیەت دەگەین. ینی کاتێ ئێمە دەڵێن با کەسەکان یەکسان بن، ینی با کەس ئەحتیاتی نەبێت، با کەس مڵکێکی زیادەی نەبێت، چونکە تا تۆ ئەوەی کە هەیە دەیخۆی دیتر وەکو مڵک نامێنی. ئەوەی کە هەیە بەکاری دێنیت لەناو بەکارێنانایە مڵک نییە. مڵک ئەوەیە کە خستوتەتە لاوە. ئەڵێ ئەمە ئەوە دەگەیەنێ بۆیە لاوازەکان قبوڵی یەکسانیان کردووە تاوەکو بەهێزەکان زیاتریان لەوان نەبێت. ینی لاوازەکان قبوڵی ئەوە کووا بێ لاوازەکان هەمویان لە یەک ئاستا بن هێزەکەیە، چونکە یەکسانیەکەی لەسەر ئەساسی یەکسانی هێز دامەزراندووە. کۆمەڵێک خەڵک وەکووا بێ یەک مامەل دووسی کردمن هەمویان هێزەکەیان بەقەدەر یەک بێ. ئەگەر وابێت لە ناو لاوازەکانیشە لە ڕاستیا دەبێ مەجموعەیەکیان کە لاوازن، ینی یا خۆیان بەهێزتر بکەن یا ئەوانەی کە بەهێزن خۆیان لاوازتر بکەن. ینی مەوزوعکار بەهێزەکان نی. کاتی ئێمە ئەوا سێر دەکەین وا دەبینی کۆمەڵە ئینسان هەیە لاوازە بە یەکسانی هێز، ینی هێزێکی هەمویان هێزێکی کەمیان هەیە بە یەکسانی. مەجموعەیەکی تریش هەیە هێزێکی زیاتریان هەیە بەڵام ئەوانیش بە یەکسانی. ینی دوو ڕادە لە هێز هەیە، ڕادەیەک کەم، ڕادەیەک زیاد.
ئیتر ڕادەی جۆرا و جۆر نییە. بۆچی؟ چونکە گە ڕادەی جۆرا و جۆر بێ یەکسانیەکە دروست نابێت. ئەگەر لە ناو لاوازەکانە ڕادەی جۆرا و جۆر هەبێ، ئەو کاتە یاساکە لە ڕاستی هەر بۆ بەهێزەکان نییە، بۆ لاوازەکانیشە. بۆچی؟ چونکە لاوازەکانیش لە ناویانە مادام ڕادەی هێز جۆرا و جۆرە، بەڵام هەموو ئەمانە هێزەکەیان لاوازترە لە لەوانەی تریان، کەواتە ئەمانەش دەبێت چی بکەن؟ هەندێکیان کەپتی ئەو هێزە بکەن، هەندێکیان دەبێت ئەو هێزە خۆیان ئەو زیادەیە کە هەیە دەستبەردار بێت تا یەکسان ببێتەوە. جا لێرە دوو جۆر لە یەکسانی هەیە. هەڵ دەڵێ یەکسانی فکری یەکسانی لاوازەکان دایان هێناوە بۆ ئەوەی بەهێزەکانی پێبەستنەوە. لەبەرەوەی بەهێزەکان زۆریان هەیە، لاوازەکان کەمیان هەیە، ئەوان لەبەرەوەی ئەمان ناتوانن بۆی ئەوەی کە هێزیان نییە زۆرتریان لەوان هەبێ، هاتوون چیان کردووە؟ لەبەرەوەی ناتوانن زۆرتریان هەبێ، هاتوون وتویانە بە یەکسان بین. یعنی دەبێ یەکسانی هەبێت، نە ئێمە زۆرترمان دەبێ هەبێ، نە ئێوەش. لە کاتێکە ئەگەر مەوزوعەکە موڵکخوازی بێ، دەبوایە لاوازەکان داوای ئەو موڵکە بکەن کە بەهێزەکان هەیەیانە. ینی لاوازەکان لە ڕووی موڵکەوە کە لاوازن، لە ڕووی مڵکەوە خۆیان یەکسان بکردایەتەوە بە بەهێزەکان، نەک بەهێزەکانیان یەکسان بکردایەتەوە بە خۆیان. یعنی بە معنایەکی تر ئەگەر بەهێزەکان دەسەڵات خواز بن و لاوازەکان مڵکخواز بن، ئەمانەت دەبێ نابێ ئەوان وا لێکەن کە بەقەدەر ئەمان هەیان بێ، دەبێ خۆیان وا لێ بکەن کە بەقەدەر بەهێزەکانیان هەبێ. و عمومەن ئەوەی کە لاوازە داوای ئەوە دەکا، ئەوە دەکاتە میسال بۆ خۆی کە بەهێزەکەیەتی دەیەوێ وەکو بەهێزەکە بێت، نایەوێ بەهێزەکە وەک ئەو بێت. و جەنگی لەگەڵ بەهێزەکانە بۆ ئەوەیە کە وەکو بەهێزەکان ئەویشەی بێت، نەک بەهێزەکان نەیان بێ وەکو ئەم. بەڵام کالیکلیس بە پێچەوانەوە دەڵێ تەبەن دەڵێ ئەمان ئاوایان کردووە کە ئەوان وەک ئەمان بن، و هەر لە منداڵیەوە ئیشیان لەسەر کردوون. هەر منداڵێ لەدایک بووە نەیان هێشتووە سروشت خۆی حکم بکە، ئەوانەیان بەهێزن هێزەکەیان دەرکەوێ، هەر لە سەرەتاوە بە یەکسانی هێز ڕایان هێناون و بەستویان ئەوانیان بەستووەتەوە، و هەر لە سەرەتاوە لە سروشت ئەوان ئەم منداڵانەیان سندووەتەوە، خۆیان بەرمەجایان کردوون، خۆیان نەریتیان لە ناویان ئاداناوە، و لە ڕێگەی ئەم نەریتەوە ئەو نەریتەی سروشت کە لەسەر ئەساسی زاڵیەتیە دەرکراوە. لێرەوە ئەو نمونە دێنێتەوە، دەڵێ لەوانەیە یەکێک لەوانە ئەو کۆت و بەندانەی کە بە تەسەورات بۆی دروستکراوە بیپشێنێ بەوەی کە هێز لەناو خۆیان دەدۆزێتەوە، دەرک بەوە دەکا کە هێزێکی زیاتری لەوانی تر هەیە، ئەڵێ ئەمەی کە لای ئێمە کۆیلەیە، ئەمە بەوەی هێزەکەیەوە دەتوانێت بە پێشاوی ئێمەوە زاڵ بێ بە سەرمانە و هەموو مڵکەکەشمان بەرێ و لە ڕێگەی ئەمەوە قانونی سروش جارێکی تر بگەڕێنێتەوە بۆەوەی بدرەوشێتەوە حکم بکە. لە کاتێکا وەکو وتمان قانونی سروش قانونێکی نابێ ئیرادی بێ، یعنی نابێ ئەبێت و نابێتی تیابێت، یعنی بە زەرورەت هەر دەبێ ئەو شتە ئاوا بێ، نابێ جۆرەکی تر بێ. یعنی نابێ لە کاتێکە ئاگر ئاوەکە بکوڵێنێ بەڵام لە کاتێکی ترا ئاوەکە نەکوڵێنێ، دەبێ هەموو کاتێک ئاوەکە بکوڵێنێ. لەبەرەوە ئەگەر ئەمانە بەهێز بن، نەریتەکە وای لێکردبن، ئەسەن نابێ نەریتەکە بتوانێ وایان لێکە. ئەگەر یاسای سروشت بە قسەی ئەو یاسا بەهێزەکە بێ، چۆن یاسا لاوازەکە زاڵ بۆ بەسەریە؟ یاسای لاواز چۆن زاڵ دەبێ بەسەر یاسای بەهێزە؟ یاسای ساختە چۆن زاڵ دەبێ بەسەر یاسای ڕاستەقینە؟ چۆن سروش ڕێگەی ئەمە دەدا یاسا لاوازەکە زاڵ بێ بەسەریە؟ ئەمانە تەبەن هەموو ئیشکالی ناو بیرکردنەوەکەی کالیکلیسن.
جا لێرەشەوە ئەو دەڵێ قانون و یاسا کە کۆمەلگایەک دایهێناوە هی لاوازەکانە بۆ بەستنەوەی بەهێزەکان، ینی قانون لە مەسلحەتی لاوازەکانایە، لە بەرژەوەندی لاوازەکانە دانراوە، نەک لە بەرژەوەندی بەهێزەکانە. لە کاتێکە ئەگەر هێز وجودی نەبێ لە ناو کۆمەلگا قانون جێبەجێ نابێت، چونکە قانون لە شوێنەکە لە ڕێگەی هێزەوە بە بێ هێز ناکرێت. ئەی ئەوانش کە حکم دەکەن دەبێ بەهێزەکان بن، ینی دەبێ حکم لە دەستی ئەوانە بێ و ئەوانی یاساکان داڕێژن لە ڕاستیە، چونکە هێز لای ئەوانە. بەڵام ئەمە شتە پێچەوانە دەکاتەوە، دەڵێ لاوازەکان یاساکانیان داناوە بۆ بەهێزەکان. بەڵام فێڵەکەی لەکوایە لەویایە وەکو وابێت سەرەتای پەیدابوونی مرۆڤ کۆمەلگا لە ناو کۆمەلگایە، ئەوانەی کە لە ناو کۆمەلگایە دەژین سەرەتا لاوازەکان هاتبنە بوون، ئەوانە ممکن نییە. فەرەزان ئەگەر بەهێزەکان پەیدابوو بوون چۆن ڕێگە دەدەن لاوازەکانەوە بکەن؟ بەهێزەکان پەیدابوون ناخەڵەتیان دێن وەکو ئەوەی مناڵێک دەخەڵەتیان دێت، چونکە ئەوانە گەورەن و بەڵام ئەمان پێی یعنی کالیکلیس پێی وایە ئەوەی لە ناو ژیانان و کەسە کاملەکانن لاوازەکان. دواتر ئەم لاوازانە کە منداڵیان دەبێ، منداڵەکان بە قانونی سروشتەندێکیان چین بەهێز دەردەچن، بەڵام ئەم لاوازانە لە ڕێگەی چاندنی ئەو سیستەمە ئەو نەریتەوە لە ناو مێشکیانە نایەڵەن هێزەکەیان دەرکەوێت. بۆیە یاساکان ئەوان دایان ناوە لاوازەکان فەرزی دەکەن بەسەر بەهێزەکانە، بەڵام دەڵێت دەکرێت کاتێک یەکێک لەمانە کە بەهێزە و بەڵام بەهۆی ئەم حکایەتانەوە کە خراونەتە مێشکی هێزەکەی خۆی بەکار نایێنێ و شیار بێتەوە و هێزی خۆی بەکار بێنێ و هەموو لاوازەکان بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. تەمان لێرە ئەو وا دەزانێ تاکێک بەهێزترە لە زۆرێک لە کاتێکە ئەگەر تاکێک هەرچەنە بەهێز بێ یەک کەس، ئەگەر لە بەرامبەری 10 کەسە بێ هێزی ئەو 10 کەسە 5 کەسە بێ، هێزی ئەو 5 کەسە زیاترە لە هێزی ئەم تاکە کەسە. تامان دواتر سوکرات لە ڕێگەی کۆکردنەوەی هێزەوە، یعنی ئەگەر لاوازەکان زۆر بن کەواتە هێزیشیان زیاترە لە تاکە یەک نەفەری بەهێز. یعنی لێرە هەست دەکەی کالیکلیس لە ناو ئەفسانەکانە بیر دەکاتەوە، وا بیر دەکاتەوە یعنی وەکو فلیمی هندی بیر دەکاتەوە کە پاڵەوانێکی تایە یەک جەیش دەتوانێت لە ناو بەرێت، یعنی تەسەووری سۆپەرمان دەکات، تەسەووری بەهێزێک دەکات کە هێزەکەی زیاترە لە گەلێک. ئەمە لە کاتێکا چییە؟ ئەمە لە ڕاستی ئافسانەیە. یعنی کە بیری لێ دەکەیتەوە هەست دەکەیەوە ئەم فکرەی لەکوێوە هێناوە ئەم تەسویرەی کە بۆی کردوین لە ئەفسانەکانەوە هێناوێت. ئەفسانە گریکەکان کە کەسێکی وەکو هێرقل هەیە وا وێنایکراوەتەوە کە هێزێکی هەیە، هێزەکە ئیتر هیچ شتێک بەرگەی ناگرێت، بە خۆی تەنیا جێیشێک لەناو دەبێت. لە کاتێکە ئەمە چییە؟ ئەمە لە ڕاستیە جگە لە ئەفسانەیە هیچی تر نییە. کەواتە هێز عیبارەت نییە لەوەی کە یەک کەسەیەتی و یەک کەس هەرگیز ناتوانێت حکمی زۆرینە بکە ئەگەر زۆرینە خۆیان هێزەکەی خۆیان ینی نەخەنە ژێر دەستی کە ئەو ئاراستەی بکات. بەهێزی پاشا لە خۆیان نییە، بەهێزی پاشا لەویایە کە ئەو جێیشەی لە بەردەستایەتی فرمانی پێکرد هێزەکەی لە شتێکا بەکاربێنێ ئاراستە بکە بەرەو شوێنە گوێرانیکە جێشەکە دەڕوا بە ئیرادەی ئەم ئیش دەکا و ئیرادەی خۆی واز لێ ناوە بۆ ئیرادەی پاشا. ئەوەنا پاشا خۆی بەقەدەر یەکێک لەو جوندیانەی کە لە ناو سوپا هەیە هەر بەقەدەرەوە هێزیە دابنێ بەقەدەر دوانیان هێزیە بوو، بەقەدەر سیانیشیان هەیە بوو. بەس ئەمە ئەوە ناگەیەنێ کە پاشا بەهێزترە لە هەمووان لە سوپاکەی. یەکێک لەو نمونانە دێنێتەوە باس لەوە دەکا کە پێشتیش باسم کرد هێرقل بۆ ئەوەی یاسای سروش بەس ڕاگرێ ئالە ئاساس
چووە مەڕووماڵاتی کابرایەکی بردووە و بەبێ ئەوەی پرسی پێ بکە و بەبێ ئەوەی ئەو بە هەدیە بیداتێ لەبەرەوە پاڵەوانە فەرزن بە هەدیە دەیداتێ بە هەدیە لێی وەرناگرێ بە کڕینیش نەیکڕیوە لێی لە کاتێکە پارەی هەیە بیکڕێ ینی توانای مادی هەیە هێرقل دەتوانێت بیکڕێ شتانە و ئەو کارێکتەرەشە کە خەڵک بە هەدیە شتی پێدەدا بەڵام ئەو بەم شکڵا لە کەسەکەی وەرناگرێ دەچیە چی دەکا لێی دەسێنێ بۆ ئەوەی پێی بڵێ ئەوەی هەیە هی ئەوەیە کە بەهێزە لاوازەکان نەک هەر شتیان نییە تەنانەت خۆشیان خاوەنی خۆیان نین لەژێر حکمی بەهێزەکانە ئەم نمونەیە دێنێتەوە لە کاتێکە ئەم نمونەیە چۆنە تاوان لە حکایەتەکانە چۆن باسکراوە و هێرقل ئەمەی بۆ کردووە ئەمە حکایەتەکە لە لامان نییە تەحقیق بکەین بزانین هێرقل فعلەن لەو شوێنەوە کردوێتی بەسەوە بۆ کالیکلیس گرنگ نییە گرنگەوەیە هەر شتێک ئەگەر بەڕواڵەتیش پشگیری لە بۆچوونەکەی ئەو بکە ئەو دەیەنێتەوە تاوەکو بۆچوونەکەی خۆی پێ ساغ بکاتەوە تاوان لە کللتوری گریکی کۆمەڵە نمونە دێنێتەوە شاعرێک دێنێتەوە بە ناوی پندار دیارە پنداری شارەکانی هەر لەو بابەتە بوون کە پێی وایە هێز حکمی گیان دەکا لێرە دەڵێ یاسا ڕەوایەتی بۆ هێزە دەدا کە بەسەر هەموو شتێکدا زاڵ دەبێت و خاوەنی زاڵبوونێکی ڕایە ئەمە تەمان لێکجیتیایە یاسا ڕەوایەتی بە هێز دەدا ئەی دەبێت خۆی هێز یاساکە بێت ئەی یاسا ڕەوایەتی بەهێزدا ئەوە لە ڕاستیای نەریتەکەی ئەمە یاسایەکمان داناوە هێزێکمان هەیە ئەم هێزە لە پێناو ئەم یاسایە جێبەجێکردنی یاسایەکەیە ینی بەکارهێنانی هێزەکە ڕەوایەتی لە چی وەردەگرێ لە یاساوە وەردەگرێ ئەگەر یاسا نەبێ ئەم هێزە نابێ بەکاربێنرێت بۆ نمونە لەناو دەوڵەتێکە سوپایەک بەپێی یاسایەک دەبێ بچێ بۆ جەم پۆلیسێک دەبێ بەپێی یاسایەک بچێ دزێک بگرێت یعنی ئەو هێزەیە هەیە بەکاربێنرێت بەس ئەو دەڵێ لێرە تەبان یاسا ڕەوایەتی بەو هێزە دەدات ئەی یاسا ڕەوایەتی بە هێزدا کەواتە خۆی هێز یاسا نییە یاسا ڕەوایەتی بە هێز دەدا ینی یاسایەک هەیە ئەگەر هاتوو بەهێزێک کەوتە بەردەم زاڵەکە دەکرێت لاوازێک دەکرێت ڕەوایەتی پێ بدا زاڵ بێ بەسەریا و دەکرێت پێی بڵێ زاڵ بە بەسەریا ڕەوایە زاڵبی بەسەریا دەکرێت پێشی بڵێ نابێ زاڵبی بەسەریا ینی ئەگەر هاتوو هێز ڕەوایەتی لە یاساوە وەرگرت ئەوە ینی چی ینی یاسا حدودی بۆ دادنێت دەڵێت لەویا تۆ دەتوانی زاڵبی لەویا تۆ دەتوانی زاڵ نەبی ئەو کاتە هێز بۆ خۆی لە ناوخۆیە چی نییە یاسا نیە هێز لە ناوخۆیە یاسایە ینی چی ینی هەر هێز هەبوو ئەوە یەکسەر زاڵبوونی ڕوو دەدا وەکو چۆن هەر ئاگر هەبوو ئاگرەکەمان خستە ژێر ئاوەکە دەبێت بکوڵێ ئەمە یاسای سروشتیە یاسای سەبەبیە ینی ناکرێ ئێمە ئاگرەکە ئاوەکە بخینە سەر ئاگرەکە و ئاوەکە نەقڵێت هێزەکەش ئەگەر هەبوو هەر ئیلانا دەبێت چی بکە بە هێزەکە لاوازەکە لە ناو بەرێ وەزاڵ بێ بەسەری بەڵام ئەم کە دەڵێ یاسا ڕەوایەتی دەدا ئەوە چی دەکە ئەوە لە ڕاستیال لە شوێنێکی ترەوە لەویا کێشەی تایە چونکە دەبێت نابێ هێز ڕەوایەتی لە یاسایە وەرگێکە لە دەرەوەی خۆیەتی هێز دەبێت خۆی یاسا بێ ینی خۆی یاسای خۆی بێت لێرەش ئاوایە هێرقل حەسە بە نمونونەکە شتێکی تر دەڵێ نمونونەکە ئەڵێ هێرقل ئەم ڕاستیە دەسەلمێنێ لە کاتێکا هێرقل بە پێی یاسا ناچێ ئەو شتە بکە بە پێی هێز دەچێت دەیکە ینی بەهێزی ئەو ئەرخۆی یاساکەیە ینی مادام بەهێزە ئەو نابێ نەتوانێ ینی نابێ گاکان نەبات مادام بەهێزە هەر دەبێ گایەکان بەرێ بۆ چونکە قانونەکە سروشتی بوو تەنانەت هێرقل ئەو کات هێرقل بە ئیرادەیش ناکە یعنی ئەوە
اختیاری ئەو نییە گاکان بەرێ یانەی با مادام بەهێزە هەر دەبێت چی بکە گایەکان بەرێت یعنی یاسای سروشت اختیاری نییە یعنی ئەوە نییە من اختیارمەیە لە بینی ئەوەی ئەم هێرقل اختیاری هەیە گاکان بەرێ بەهێز بیان بە یا وەکو بەکرین لەو کابرایە بسێنێ یا وەکو بە دیاری لێ وەرگێ ینی لە بەردەم سێ اختیارانیە کە لە بەردەم سێ اختیارا بوو یانی چی ینی ئیرادە هەیە ئەو کاتە ئیرادە هێز ئاراستە دەکات ئیرادە بەهێز دەڵێ ینی هێز بەکاردێنێ بۆ کردنی شتێک یا نەکردنی ئەوەی کە دەکرێ ویستنە من دەمەوێ ئەوە بکەم نەک هێزم هەیە دەیکەم دەمەوێ بیکەم دەکرێ هێزم هەبێ و نەمەوێ بیکەم لەبەرەوە هێزم هەیە بەڵام نامەوێت هێزەکە بەکار نایێنم فەرزان ئەگەر ئیرادە بێ ئەگەر ئیرادە لە ناوێ خلا حاکم بێ لە شوێنەکە کەسێکی تر مەڕووماڵاتی هەیە ئەم دەتوانێت مەڕووماڵاتەکەی بەرێ بەڵام نایەوێ بیبات بەڵام هێزمان بە یاسادانە هێرقل ئەم اختیارەی نامێنێ یعنی چی یعنی هێرقل ناتوانێت ئەم گایانە دەیەوێت دەستی کەون ناتوانێت اختیاری ئەوە بکە ئەرێ بەکڕین لێ بکڕێ یاوەکو بە دیاری لێ وەربگرێ یاوەکو بە زۆر لێ سێنێ بۆچی چونکە هێرقل ویستی نییە ویستەکە ویستی هێزە ئیتر ئەوەی بەهێز بوو بە ناچاری دەبێت چی بکە دەبێت بدا بەسەر خەڵکە و اختیاری تری لە بەردەمانیە هەر دەبێت ئەوە بکات ناتوانێ نەیکات ینی لێرە چییە ئەوە دەگەێنە کە ئینسان خاوەنی ئیرادە نیەوە لێرە ئیرادە نەفی کراوەتەوە لای کاریکلیس بە نەفیکردنەوەی ئیرادە توانیوێتی چی بکە ئەوە ساخ کاتەوە کە بەهێزەکان بە قانونی سروشت بە قانونی هێز ڕەوایە زاڵبن بەسەر بێهێزەکانە و ڕەوایە بێهێزەکانیش دان بەوا بنێن کە بەهێزەکان زاڵ بوون بەسەر ئەوانە و ئەوان بەزیون کە دانیشان بەوانە بەزیون ئەو کاتە بەو ئاراستەیە دەجوڵێنەوە کە زاڵەکە دەجوڵێتەوە ئەمە وەکوین وایە گەردەلوولێک هەڵدەکا شتانێک لەگەڵ خۆیان هەڵدەگرێ تەوانە گەر شتێک بە ئاراستەیەک بجوڵێتەوە ئەو چی دەکا ئەو ڕێگە و ئاراستەیە دەداتێت کە خۆیەتی گەر هێزەکەی زیاتر بوو ینی هەموو شتێک بەو ئاراستەیە لەگەڵ خۆیان پێش دەدات لێرەش ئەگەر ئاوا بیر لە هێز بکەین و هێز شتێکی ئاوا دەکە ینی ئەوەی بێهێزە هێز ئاراستە دەستکاری ئاراستەکەی دەکاوەنە لە ڕاستیە خۆی هێز زاڵ نابێ بەسەر هێزە ینی هێز زاڵ نابێ بەسەر هێزە وەکو وایە بڵێ تەختە زاڵ دەبێ بەسەر تەختە ئاراستە مۆزوعەکە لە ئاراستایە ئاراستە وەرگرتنی هێزایە هێز دوو هێز دەکرێت دوو هێز کە ئاراستەکەیان پێچەوانە بوو ئەوە بەریەک دەکەون ئەوە ڕوبەڕوو یەک دەبنەوە ئەوەی کەوای کردووە ڕوبەڕوو یەک ببنەوە لە ململانەیە بن چییە ئاراستەی هێزە نەک خودی هێز خۆی یعنی ئەگەر ئاراستە هەڵگرین لە ناو هێزەکانە ئەو کاتە چی ڕوودەدا هێزەکان هەمووی دەبنەوە یەک هێز یعنی لە ئەسڵا یەک هێزەیە بەهۆی شتێکەوە کە ئەم هێزە ئاراستە دەکا چی بووە تەفرەقە کەوتوەتە ناو هێزەوە ینی هێز لە خۆی جیا بووەتەوە پارچە پارچە بووە و بەهۆی ئەم پارچە پارچە بوونەوە و ئاراستە وەرگرتنەوە پێکدادان و ئەمانە دروست دەبێت لە نێوان هێزەکانە بەڵام ئەم پێکدادانە لە دوجارە بۆ چییە بۆ ئەوەیە ئەو ئاراستانن نەفی بکرێنەوە تاوەکو چی ڕووبدا تاوەکو هێز بگەڕێتەوە دۆخەکەی دۆخی یەکبوونەکەی خۆی یعنی هێز هەموو ئەو پارچە پارچانە هەموو پارچەکان لە پارچەیەک ببنەوە بە یەک و لە وەکو جارانیان لێ بێتەوە ئەمە بەچی ڕوودەدا بەوە ڕوودەدا کە ئاراستە و فۆرم نەمێنی کە ئاراستە و فۆرم نەما ئەو کاتە چی ڕوودەدا
هێزەکان دەبنەوە بە یەک لەبەرەوە هێز خۆی لە ئەساسا خۆی دژی خۆی نییە ئەوەی دژی دەکاتەوە ئێمە دەڵێن دش پێچەوانە چییە پێچەوانە ئاراستەیە ئاراستە پێچەوانە دوو ئاراستەکان مەیەڵە پێچەوانە هەیە ئاراستە مەیەڵە چەپ و ڕاستەیە وە بەهۆی ئاراستەوە ئەم هێز دەکەوێتە ناو ئەم مەوزوعەوە دەی ئاراستەش ئاراستە پێدانی هێز دەبێت شتێک ئاراستەی پێ بدا کە لە دەرەوەی هێز بێ و نابێ هێز خۆشی بێت لەبەرەوە ئەوەی ئاراستە دەدا بەهێز ئاراستە دەر بەهێز دەتوانێت ئاراستەی هێز دیاریکە نەک هێز خۆی یعنی هێز خۆی لە خۆیە هیچ ئاراستەیەکی نییە ئەی مەوزوعی زاڵبوونی ژیانی ئاراستەکردنی هێزێکە بەرەو هێزێکی تر کە ئەو هێزە ئاراستەکەی هەمان ئاراستەی ئەم هێزە نییە ئەم هێزە مەیلی بۆ یەکبوونە لەگەڵ هێزەکەی ترا نەک بۆ زاڵبوون مێلی ئەسڵان بۆ یەکبوونە بەڵام زاڵبوونەکە لەکوێ ڕوودەدا ئێمە چی بە زاڵبوونی هێزێک بەسەر هێزێکی ترا دەزانین بەوەی کە ئەو هێزە هاو ئاراستە دەبێتەوە لەگەڵ ئەوی تریانە ینی بەعکسەوە ئەم هێزە لەگەڵ ئەوی ترا دەبێتەوە بە یەک و ئاراستەکەی نەفی دەکاتەوە لە پێناوەی ببێتەوە بە یەک لەگەڵیا نەک لە پێناوی ئەوەی لە ناوی بەرێت ینی لێرە جەنگەکە جەنگی چییە؟ جەنگی ئاراستەکانە کە لە دەرەوەی هێزە جەنگی ئەوەیە کە ئاراستەی داوە بە هێزەکە و ئاراستەدانیش بەهێز لە ڕاستیە لەسەر چۆنیەتی وەستاوە لەسەر ئاراستە و چۆنیەتی وەستاوە لەسەر بەهێزی و لاوازی نەوەستاوە یانی ئەگەر هێزێکی گەورە هەبێ دەکرێت بە هێزێکی زۆر کەم تۆ دەستکاری ئاراستەکەی بکەیت شتێک چەند سەریع بێت هێزێک چەند سرعەتێک دروستکە بەو ئاراستەیە چەند سەریع بەو ئاراستەیە بڕوە بە شتێکی زۆر کەم ئەلێرەوە لێتدا ئاراستەکەی دەتوانێت بگۆڕی یعنی شتێکی تر هەیە ئاراستە تەحدید دەکات و جەنگەکەش جەنگی ئاراستەکانە نەک جەنگی هێزەکان فەرەزەن دوو هێز کە ئاراستەیان پێچەوانەیە هێزێکیان زاڵ دەبێ بەسەر ئەوی تریانە زاڵ نابێ بەسەریا لەگەڵ یا دەبێتەوە بە یەک بەڵام ئاراستەکەی زاڵ دەبێ بەسەر ئاراستەکەی ئەو وا لێ دەکا بە ئەمان ئاراستە بجوڵێتەوە کە ئەم پێ دەجوڵێتەوە هەر وەکو ئەوەی گێژەڵۆکەکە کە وتمان شتەکان بەو ئاراستەی خۆی لەبەرەوەی ئاراستەکەی بەهێزە ئەگەر ئەو ڕەشەبایە بە ئاراستەیە کا بڕوا کە شتانێکیش بەو ئاراستەی ئەوە بڕۆن ئەو کاتە چی ڕوونادا؟ زاڵبوون ڕوونادا زاڵبوون دژبوونەوەی ئاراستەکانە نەک دژبوونەوەی هێزەکان بەڵام لێرە ئەو بە دژبوونەوەی هێزەکان دایدەنی بۆ ئەوەی هێزی جاجامان هەبێت دەبێت چیمان هەبێت دەبێت ئاراستەی جاجامان هەبێت